ئەم شتە مەخۆن خراپە، ئەم شتە بخۆن باشە، شتی وان نییە. بابەتی دروستی خۆراک یەکێکە لەو بابەتانەی کە خەڵکانێکی زۆر ئەوداڵن بە دوایدا و هەندێکیان لە نێوان بەکارهێنەرانی ئینتەرنێت و لە نێوان دکتۆرەکاندا سەریان لێ تێکچووە. من هاتووەتە لای دکتۆرە بینایی کامەران پسپۆڕی زانستی خۆراک. سڵاو لێبێ دکتۆرە. خەڵک میوە بخۆیان نەیخوات. خۆی ڕاستی ئێمە ناتوانین خەڵک هەمووی بەگشتی سیرکەین، یعنی میوە بۆ بەعزێک کەس باشە، بۆ بەعزێک کەس باش نییە، چونکە بەڕەداخەوە پێتان ئەڵێم بەخێوکردنی میوە و دەستکاریکردنی میوە لە باخەکان ئێستا وەکو جاران نییە. ناتوانی ئێمە سەیری شووتی و سێوێکی ئێستا وەکو هی 10 ساڵ لەمەوە پێش بکەین. بەداخەوە خۆشە میوە، بەڵام ڕێژەی شەکری زۆرتر بووە لە ڤیتامین ئێستا، بۆیە بێت ئاگاداری بین زۆر خواردنی باش نییە و ڕەنگە بۆ بەعزێک کەس کەم خواردنیشی هەر زەرەر بێت. کاتیش زۆر مهمە. بۆ نمونە لە دوای 8 شەوەوە من بەڕای من هیچ میوەیەک باش نییە، هیچ خواردنێک خۆی بەس میوە توانی بڵێ ڕێژەی شەکری زۆرە، ڕاستە چەند ڤیتامینێکی تایە، کەواتە خەڵک بۆ خەڵکە گۆڕێ، گەنجێکی یان مناڵێکە یان کەسێکی زۆر تەندروست و لەش ساغ و جسمی ڕێکە، چەوری لە ناو دەرەوە نییە، لەگەڵەوەی مەسەلەن وەرزشەکە، جوڵەی باشە، خەوی باشە، لەوانەیە بتوانێت میوە باش بخوا، زەرەری لێ نەیە. بەس کەسێکە خۆی قەڵەوە، چەوری بەرزە، مەسەلەن تەمەنی هەیە، نابێ وەکو ئەو گەنجە میوە بەدڵی خۆی بخوا و زۆری لێ بخوا و هەموو کاتێ بەدڵی خۆی بیخوا و بەتایبەتی بە برسێتی کە شەکری زۆرە و زەرەری لێیە. تەکیدم کێشە گەورەکەی لای خۆمان برنجە. برنج چۆن بخورێ؟ کەسی حەزی لێ بێ یا هەر نەخورێ؟ بەڕای من برنج باشترە لە نان، من دایمەوە ئاڵم، بەڵام بۆ کەسێ ئەگۆڕێ. ئەگەر کەسێک وەزنی هەبێ و تەمەنی هەبێ لە دوای عمری 35 یەک ژەم زیاتر برنج باش نییە و دایمەش لە خواردنەکەیە من ئەڵم شێوازی لێنان زۆر ناگۆڕێ، ینی خراپەکەی ناگۆڕێ بەداخەوە، بەڵام ئەتوانی وا بکەی شلە و مریشک و زەڵاتە و شتی زۆرتر لەگەڵ بخۆی بۆی ئەو ڕێژەی شەکری کە لە برنجایە کەمتر وەرگرین. و دیراسەیەکی تازە هەیە ئەڵێ ئەگەر ژەمێک تۆ برنج یا پەتاتایان مەسەلەن نەشەویات نان و شتە خوارد کە شەکریتایە کە خراپە بۆ سەحەت، چۆ ئێستا شەکرێکە ئەبێ بە چەوری نەک چەوری، ئەگەر دوای ئەو خواردنە کە تۆ ڕێژەیە کاربۆهیدرێتە خواردووە یان برنجە خواردووە 10 بۆ 20 دقیقە پیاسە بکەی، ڕێژەی مژینی ئەو شەکرا کەمترە چکە ئیسوتێنی بەو حرەکەیە، کەواتە ئەمە یەکێکە لە هاکە باشەکان کە ئەتوانی بیکەی شتێکی بەسیتە. یا هەروەل پیاسەی خاو و شتێکی کەش زۆر مهمە بۆ ئەوی مژینەکەی کەمکەی، کەواتە تۆ بێ فێڵی لێکەی مادەم خۆشە و ڕۆژانە ئیخۆین ئەبێ فێڵ بدۆزینەوە. یەکێکی تر لە فێڵەکان ئەوەیە کە پێش خواردنی برنج یا شیرینی یا ژەمی ڕئیسی یەک کەوچک سرکەی سێو هی سروشتی کوردی لەگەڵ یەک پەرداخ ئاو چارەکێ بۆ نیم سەعات پێش ئەو خواردنە بخۆیت، ئەمیش ڕێژەی مژینەکە کەمترەکات. ئەم شتانە شتێکی باشە و لەگەڵی شاختوو کە ئیخۆی تۆزێ ئاگاو لە خۆ بێ، یەکەم جار زەڵاتە و فایبەرەکە بخۆڕی شاڵ چکە مژینی شەکرەکە کەمەکە، دوایی دەستکە بە برنج و شلە و مریشکەکە. دایمە ڕێژەی شلەکە و مریشک و گۆشتەکە یان هەر شلە هەبێ مەسەلەن زۆرتر بێ لە برنجەکە و کاتە زەرێر ناکەی و دایمەش بیسان بێ عمر و سەحەتی کەسەکە و تەمەن وکوتمان تەمەن و سەحەت و وەزعی چەوری و قەڵەوی و زەعیفی کەسەکە دەورە بینێ. ڕەنگە کەسێکە زەعیف بێ 2 جاریش برنج بخوا و ڕێنمایەکانی منیش نەکات زەرەر نەکا چکە جوڵاوە، کەسێکی تەندروستە، خەوی باشە، بەڵام کەسێکی تر کە خۆی شیرینی خۆرە لە ملاوە دوای برنجەکە پاقلاوە ئەخوایە مەسەلەن جوڵەی نییە یان خەوی خراپە یا تەمەنێکی هەیە ڕەنگە زۆر زیاتر زەرەری لێبا، کەواتە ناتوانین ئێمەشت بەعام بڵین ئەم شتە مەخۆن خراپە ئەم شتە بخۆن باشە، شتی وان نییە.